سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتی وایازیزان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی بەردین جەعفەری هونەرمەندی خەڵکی گیلان غەرب. ڕێگری ناوەندە ئەمنیەتیەکان لە ئازادی سامانی یاسین. خۆپێشاندانی کوردانی نۆروێژ دژ بە سزای ئیعدام. ئەگەری بێکارکردنی دەیان کرێکار لە کارخانەی کاشی سەعدی تاران. بەرزبوونەوەی ئاماری بێکاری ژنان لە ئێران و راپۆرتی ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا لەسەر ئازادی ڕادەربڕین لە ئێران. درێژەی هەواڵەکان. دەست بە سەرکرانی بەردین جەعفەری هونەرمەندی خەڵکی گیلان غەرب. ڕۆژی هەینی 14 گوڵانی 1403 هەتاوی هێزەکانی تلعاتی سوپای پاسداران هێرشیان کردە سەر ماڵی حەمزە جەعفەری ناسراو بە بەردین لە هونەرمەندان و چالاکانی مەدەنی شاری گیلان غەرب و ناوبراویان دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕەژیم بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی بەردین و بنەماڵەکەیان ترساندووە. بەردین جەعفەری لە ڕێوڕەسمی نەورۆزی شاری گیلان غەرب کە بە بەشداری 30,000 کەس بەڕێوە چوو بوو چەندین سرودی شۆڕش گێڕانەی خوێندبوو. ناوبرا و پێشتریش بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن، ڕۆژی زمانی دایکی، نەورۆز و بەرخۆدانی عەفرین، سرودی ژن، هاوزوان، یەککەشناس و نیشتمانی بە زمانی کوردی بڵاو کردبووە. بانکرانی بەهمەن نادری بۆ لقی یەکی دادگای ئینقلابی کرماشان. بەهمەن نادری شارۆمەندی خەڵکی کرماشان لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بانکێشت کرا. بە پێی حکمی دادگا بەهمەن نادریە بێ ڕۆژی 19 گوڵانی 1403 هەتاوی خۆی بە لقی یەکی دادگای ئینقلابی کرماشان بناسێنێت. ڕۆژی یەکشەممە 8 ڕێبەندانی 1402 ئەو چالاکە مەدەنیە پاش بانکران بۆ لقی چواری دادسەرایی گشتی و ئینقلابی کرماشان بە بیانووی بڵاوکردنەوەی بانگەواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی بایکۆتی هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیم دەست بەسەر و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 400 ملیۆن تمەنی ئازاد کرا. شانی باسە کە بەهمەن نادری لە ڕێکەوتی 21 خەرمانانی ساڵی 1402 و هاوکات لەگەڵ چارڕۆژی شۆڕشی ژینە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بە دوای یەک هەفتە لە زیندان ئازاد کرا. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی کرماشان. ڕۆژی چوارشەممە 12 گوڵانی 1403 سزای سێدارەی هاوڵاتیەک بە ناوی خوسرە و باباوەلدینی تەمەن 65 ساڵ لە زیندانی دزڵاوای کرماشان جێبەجێکرا. خوسرە و باباوەلدینی خەڵکی گوندی سەرماج حوسێن خانی سەربەشاری هەرسین لە پارێزگای کرماشانە و 10 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە سزای سێدارەی بەسەردا سەپا. ناوبرا و خێزاندار و باوکی 4 منداڵ بووە و نزیکەی 30 ساڵ لەمەوبەر لە شەڕێکی دەستەویەخەدا کەسێکی کوشتووە و ماوەی 20 ساڵ بە نهێنی ژیاوە. 10 ساڵ پێش ئێستا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بە ئیعدام محکوم کرا. لێدان و ئەشکەنجەی بەندکراوێک لە زیندانی نەغەدە. ڕۆژی شەممە 15 گوڵان سالار سدیق هەمەدانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی نەغەدە لەلایەن چەند بەکرێگیراوی ڕەژیمەوە بە سەختی ئەشکەنجەوە ئازاردرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران سالار سدیق هەمەدانی لەلایەن چەند بەندکراوی بەکرێگیراوی تاوانە کۆمەڵایەتیەکان لە زیندانی نەغەدە لێی دراوە و پاش برینداربوون هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. سالار سدیق هەمەدانی هاوڕێیە لەگەڵ دوو ئەندامی دیکەی بنەماڵەکەی بە ناوەکانی ئیبراهیم و مەریەم سدیق هەمەدانی ساڵی 97 هەتاوی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر و لە کۆتاییدا ئیبراهیم و سدیق بە زیندان محکوم کرا. ڕێگری ناوەندە ئەمنیەتیەکان لە ئازادی سامان یاسین. ڕۆژی هەینی 14 گوڵان ڕامین سەفەرنیا پارێزەری سامان یاسین لە تۆڕی کۆمەڵایەتی کزدانووسی
ڕۆژی پێنجشەممە لە لقی 28 و 15 دادگای ئینقلابدا بە دوواداچوونی بۆ دۆسیەی سامان کردووە تاکو دەرفەتی دەستڕاگەیشتن بە دۆسیەکەی پێ بدرێت بەڵام ڕێگەیان پێ نەداوە. بە وتەی پارێزەری سامان یاسین راپۆرتەکانی نەخۆشخانەی ڕازی تاران نەخۆشیەکانی سامانی پشتڕاست کردوتەوە و پێویستە دۆسیە پزیشکیەکەی ڕەوانەی پزیشکی دادوەری بکرێت. ڕامین سەفەرنیا ڕایگەیاند کە سامان یاسین لە ڕۆژی دادگاییکردنیدا بە تەلەفۆن ئاگاداری کردوتەوە کە دادوەری لقی 28 دادگای ئینقلاب وتوێتی تا ئێستا راپۆرتێک لەسەر بۆچوونی پزیشکی پسپۆر بۆ دادگای ئینقلاب نەنێردراوە و ناتوانێت دۆسیەکە بۆ دەرکردنی بڕیاری ئازادکردنی ڕەوانەی پزیشکی دادکات. جێگای ئاماژەیە کە سامان یاسین بە 5 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ یەکێک لە شارەکانی پارێزگای کرمان محکوم کراوە. خۆپێشاندانی کوردانی نۆروێژ دژ بە سزای ئەعدام. ڕۆژی شەممە 15 گوڵان کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی وڵاتی نۆروێژ لە ناڕەزایەتی بە سەپاندنی سزای ئەعدام بەسەر تومات ساڵحی و ئەگەری لە سێدارەدانی 44 بەندکراوی سیاسی خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان کوردانی سربەخۆ و لایەنگرانی حزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاتژمێر 3:15 خولەکی نیوەڕۆ بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وتنەوەی دوورژ لە بەردەم وەزارەتی دەرەوەی وڵاتی نۆروێژ کۆبوونەتەوە. بەشداربوانی ئەو چالاکیە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام لە ئێران و ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان. ڕۆژی شەممە 15 گوڵان کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلاتقاڕەی دوورگەی لاوان دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست وەلانانی یاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت وەلانانی جیاوازی دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕێفاهی وەلانانی بەڕێوبەرانی ناکارامە و کۆتاییهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. بەڕێوەبردننی پێشانگای خاڵەسپیەکان لە زیندانی ئەڤین. ڕۆژی 12 گوڵانی 1403 بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی معلیم و خەباتی ژنان دژ بە حیجابی ئیجباری پێشانگایەک لە ژێرناوی خاڵەسپیەکان بە 40 تابلۆ لە ساڵۆنی سەی ئەندەرزگای چواری زیندانی ئەڤین لە سەعات 3 بۆ 6 ئێوارە بەڕێوەچوو. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ئەو پێشانگایە بەندکراوانی ئەندەرزگای چواری زیندانی ئەڤین ڕۆژی جیهانی کرێکار و ڕۆژی معلیمیان لە هەموو بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە بەندیخانەکانی ئێران پیرۆزبایی کرد و شیرینیان لە نێو ئەو کەسانەی بۆ دیتنیان هاتبوون بڵاو کردەوە. بەڕێوبەرانی ئەو پێشانگایە هەروەها ڕێز و پێزانینی خۆیان ئاراستەی مرتەزا پەروین لە چالاکانی مەدەنی و هونەرمەندی خەڵکی ئازەربایجان کە ڕسمەکانی بۆ ئەو پێشانگایان نردبوو کرد. ئەگەری بێکارکردنی دەیان کرێکار لە کارخانەی کاشی سەعدی لە تاران. بەپێی راپۆرتی چالاکانی کرێکاری دەوڵەت بڕیاری بەڕادەستکردنی کارخانەی کاشی سەعدی لە شاری ڕێی تاران بە کەرتی تایبەت داوە و ئەگەر جێبەجێ بکرێت دەیان کرێکار بێکار دەبن. کارخانەی کاشی و سرامیکی سەعدی بە پانتایی 36 هێکتار لە نێوان شاری ڕێی و باقرشار جێکەوتووە. ئەو کارخانە بە دوای شۆڕشی 57 لەلایەن کۆماری ئیسلامیەوە داگیر کرا. ئێستا دەیانەوێت لە بێدەنگی خەبەریدا و ناوەندە سەنعەتیە ڕادەستی بەشی خصوصی بکەن. ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێت ژیانی 320 کرێکار و بنەماڵەکانیان دەکەوێتە مەترسیەوە و 150 کرێکار و کارمەند بێکار دەکرێن. بانکێشتی چالاکێکی سنفی بۆ دادگا و سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی دیکە. بەپێی راپۆرتی شۆڕای خانەنشینکراوانی ئێران ئیسماعیل گرامی خانەنشینکرا و بەندکراوی سیاسی پێشوو بۆ دادگای تاران بانکێشت کراوە. هەروەها دوو خانەنشینکراوی دیکەی فەرهەنگی بەناوەکانی ئیرەج تەوبەیهای نەجەفابادی و حسێن فەرەجۆڵڵا هەریەکە و بە 5 ساڵ زیندان مەحکوم کراون. بەپێی حکمی
لقی سەی دادسەرای گشتی و ئینقلابی ناحیەی 33 تاران. ئیسماعیل گرامیە بێ لە 5 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. لەلایەکی دیکەوە ئیرەج نەجەفابادی چالاکی فەرهەنگی خانەنشینکراوی خەڵکی ئیسفەهان و حسێن فەرەجوڵڵا چالاکی سنفی فەرهەنگیانی خۆزستان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتەکانی بێڕێزی بەڕێبەری، تەبلیغ دژی نظام، بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی معلیمان و بڵاوکردنی پرۆپاگەندا سەرجەم بە 5 ساڵ زیندانی تەعزیری و جەریمەی ماڵی 15 ملیۆن تمەنی مەحکوم کراون. شایانی باسە کە ئیرەج نەجەفابادی هەروەها بە 2 ساڵ دوورخرانەوە بۆ گوندی دێسەلەم لە شارستانی نێهبەندان سزادراوە. بەرزبوونەوەی ئاماری بێکاری ژنان لە ئێران. بەپێی راپۆرتی بڵاوکراو لەسەر ئاماری بێکاری ژنان لە ئێران، پارێزگاکانی لوڕستان، فارس، گوڵستان و کرمان زۆرترین ژنی بێکاریان هەیە. بەپێی راپۆرتە لە دەوڵەتی ئیبراهیمی ڕەیسیدا نرخی بێکاری ژنانی 15 بۆ 24 ساڵ تەمەنی ئێرانی لە زستانی 1402دا بە نیسبەت ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بۆ نمونە لە پارێزگای لوڕستان ئاماری بێکاری ژنان 218% هەڵکشاوە و 86% ژنان و کچانی ئەوەستانە بێکارن. پێشتر و لە ساڵی 1401 تاویدا دەوڵەت نرخی بێکاری ژنانی 27% و پیاوانی 13% ڕاگەیاندبوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە راپۆرتی ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا لەسەر ئازادی ڕادەربڕین لە ئێران. ڕۆژی شەممە 15 گوڵان ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر ئازادی ڕادەربڕین لە ئێران بڵاو کردەوە و ڕایگەیان کە ئێران دووهەمین زیندانی گەورەی نووسەران لە دوای چین لە جیهانە. بەپێی ئەو راپۆرتە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە ساڵی 2023 زاینیدا 49 نووسەری دەست بەسەر و زیندانی کردووە. زیندانیکردنی ئەو نووسەرانە تەنیا لەبەر ئەو بووە کە لەسەر گەشتی ئێرشاد بابەتیان نووسیوە و ڕەخنەیان لە حیجابی ئیجباری و هەڵسوکەوتی ڕژیم گرتووە. زیندانیکردنی ئەو 49 کەسە نیشانەی سەرکوتی وەحشیانەی ئازادی ڕادەربڕین لە ئێرانە و ئەو وڵاتە لە پلەی دووهەمی جیهانیدا جێگرتووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو.